لە هەرێمی کوردستان نزیک بە 120,000 کرێکاری دەستەبەرکراو هەن. بەشێک لەو کرێکارانە بەهۆی کەمی تەمەنیانەوە یاخود ساڵی خزمەتیانەوە ناتوانن خاننشین ببن. بۆیە لە ئێستادا گفتوگۆ لەبارەی پاداشتی کۆتایی خزمەتی کرێکار دەکرێت تاکو لە کۆتاییدا بە یەک جار مافی خۆیان وەربگرن. جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی دەڵێت ئەگەر خاوەن کارێک بۆ کرێکارەکانی دەستەبەر نەکات یاخود هەوڵی شاردنەوەی زانیاریەکان بدات ئەوە سزا دەدرێت. خاوەن کارەکان ئەگەر کرێکارەکانیان دەستەبەر نەکردن پێشێ یاسایان کردیان و بە یاساش عقوبەیان بودانەوە. لە حاڵاتێکدا ئەگەر ئێمە ئاگادار بوون کە خاوەن کارێک هەیە و زانیاریەکانی لە ئێمە شاردەوە یاخود کرێکارەکانی تومار نەکرێت دەستەبەری کۆمەڵایەتی بەپێی یاسا ڕەوانەی محکەمە ئەکرێ. ئەگەر ئێمە ئێستا چوون سەردانمان کرد دەستەبەری بواکەین قرار شمولی بوو دەرەکەین. بەڵام ئەگەر کەسەکە منع بکات لەوەی کە زانیاریمان پێ بدام یاخود کەسەکان بشارێتەوە لە ئێمە دەدرێتە دادگا بە حەسەب یاسایەکە. ئەو گرێبەستانەی کە ماوەی دیاری کراوە لەگەڵ گرێبەستانەی ماوەی دیاری نەکراوە. لای خۆشیەوە ڕاوێژکارێکی یاسایی باز لەوە دەکات پاداشتی کۆتایی خزمەتی کرێکار بە یاسا ڕێکخراوە. ئامانجیش لێی ئەوەیە لە کاتی گەیشتنی تەمەنی کرێکاری کەرتی تایبەت بە ئاستی دیاریکراو بتوانێت خانەنشین ببێت. یەکێک لەو خزمەت گوزاریانەی کەوا پێشکەش بە کرێکار دەکرێتن پاداشتی کۆتایی خزمەتی کرێکارە. هەڵبەتە ئەو پاداشتە بە شێوازی جیاجیا ئێستا کاری لەسەر دەکرێتن پاش ئەوەی کەرتی تایبەت پێشوەچوون و پێشکەوتنی بەخۆدی لە هەرێمی کوردستان ئێستا ئەمە هەوڵ دەدەین وەزارەتی کار ڕێخستنەوەی دووبارە لە بۆ بکەینەوە بە تایبەتیش پاش تەواوبوونی هەردوو پرۆژەی کار و پرۆژەی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران ئێستا پێداچوونەوەی نوێی لە بۆ دەکەین بۆ ئەوەی بتوانین بنەمای جێگیرتی لە بۆ دابنین. لە هەرێمی کوردستان ئاماری کرێکارانی دەستەبەرکراو لە کەرتی تایبەت بەراورد بە ئاماری گشتی کرێکاران لە ئاستێکی نزمدایە. هەوڵەکانیش بۆ ئەوەن تاکو خاوەن کار و کرێکاریش هۆشیار ببنەوە و مافی کرێکار دەستەبەر بکرێت و لە کاتی گەیشتنی تەمەنی خانەنشینی لە مافی یاسایی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی سوودمەند بن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.